بەناوی خوای گەورە و میهرەبان ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش. جەنابی سەرۆک وەک وەزارەتی پەروەردە سوپاس و پێزانین و نرخاندنمان هەیە بۆ ئامادەبوون و پاڵپشتی جەنابەت لە یەکەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان. بە خێراتنی هەموو بە ڕێزاناکەین کە لە پارێزگاکانی دیکەی عێراقەوە و هەروەها لە وڵاتانی هەرێمی و ناوچەکە و لە دەوڵەتانی ئەوروپیەوە تەشریفیان هێناوە بۆ بەشداریکردن لە یەکەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان. دەمێک بوو بیرمان لەوە کردبووە کە پێویستە وەک وەزارەتی پەروەردە کوردستان و هەولێری پایتەخت بکەینە سەکۆیەک بۆ گفتوگۆکردن لەسەر پرسە پەروەردەییەکان کە پەیوەندیان هەیە بە سێکتەری پەروەردە لەسەر ئاسی ناوچەیی و هەروەها تەنانەت لەسەر ئاسی جیهانیش. بۆیە ئەمڕۆ ئەم هەنگاوە یەکەمین دیداری پەروەردەیی کوردستانە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی تەبەنیەکە و دەبێتە مایەی گفتوگۆکردن لەسەر پرسە پەروەردەیەکان. ناونیشانی سەرەکی ئەم کۆڕبەندە بە ناونیشانی پەروەردە بۆ هەمووانە. پەروەردە بۆ هەمووان پرەنسیپێکی جیهانیە، بەڵام من دەمەوێت بە چەند خاڵێک ئاماژە بۆ بکەم کە لە بیر و بڕوایەکی قوڵەوە ئەم پرەنسیپە لە ماوەی 32 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە. ساڵی 1992 بە دەستپێشخەری جەنابی سەرۆک بارزانی خوێندن بۆ هەمووان، پەروەردە بۆ هەمووان، بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی تورکمانی و بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی سریانی بۆ پێکهاتەکان لە وەزارەتی پەروەردە دروست کرا. پاشان دوای فەرمانی جەنابی سەرۆک کرا بە یاسای پەروەردە و پەرلەمانی کوردستان تەشریعی کرد. ئەوەش هەنگاوێک بوو بەوەی کە دەبێت جالەوەی کە پەروەردە بۆ هەمووان بێ دەبێت مافی پێکهاتەکانیش پارێزراو بێ کە بە زمانی دایکی خۆیان بخوێنن. پەروەردە بۆ هەمووان ئەو هەنگاوە بوو کە لە ساڵی 2014 ڕوبەڕووی هەندێک ئالێنگاری بووینەوە. ماوەیەکی کەم بوو، 4 مانجێک بوو هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی کرابووە، بەڵام سەرڕایەوەش ڕوبەڕووی تەنگەژەیەکی تەناهی و سەربازی کراینەوە بە هێرشی تیرۆریستانی داعش بۆ سەر هەندێک لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان. ئەم ڕووداوە ئەم وەرچەرخانە گرنگە جالەوەی کە تەنگەژەی تەناهی دروست کرد لە ناوچەکە، بەڵام تەنگەژەیەکی کەشی دروست کرد، ئەویژەوەی ئالێنگاریەک بۆ کەرتی پەروەردە لە کوردستان دروست بوو. زیاتر لە 1 ملیۆن ئاوارەی ناوخۆ ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بە سەدان هەزار ئاوارە لە سووریاوە بەهۆی ئەو گۆڕانکاری و ڕووداوانەی کە لەوێ ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بڕیاردرا کە هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی بکە کە دەبێت پەروەردە بۆ هەمووان دابین کە چ بۆ ئاوارەکانی ناوخۆ چ بۆ ئەو پەنابەرانەشی کە لە سووریاوە هاتبوونە ناو هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتە هەماهەنگی کرد لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرال. لە ئێستادا ئێمە 152,000 قوتابی ئاوارەی ناوخۆی عێراق لە هەرێمی کوردستان دەخوێنن کە لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالەوە بەڕێوە برێ، بەڵام لەسەر فەرمانی جەنابی سەرۆک هەموو ئاسانکاریەکیان بۆ کراوە. 140 قوتابخانەی ئێمە بۆ ئەوان دابین کراوە، داوامەکانی خۆمان کردوتە دوو داوامی بۆ ئەوەی کە ئەوان بتوانن خوێندن بەردەوام بکەن، لەبەرەوەی بڕوامان وا بووە وەکو هەرێمی کوردستان کە دەبێت پەروەردە بۆ هەمووان بێ. و لە هەمان کاتدا لە ئێستادا لە ساڵی خوێندنی 22-23 60,000 قوتابی پەنابەری سووری لە قوتابخانەکانی خانەخوێ قوتابخانە نیشتیمانیەکانی ئێمە لە چوارچێوەی پرۆسەی تێکەڵکردن دەخوێنن. ئەوەش باوەڕێکی قوڵ بووە وێڕای ئەو تەنگەژە دارایانەی کە تووشمان بوون، وێڕای ئەو تەنگەژە تەناهیانەی کە تووشمان بوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە هەنگاوی یەکەم پەروەردەمان بۆ هەمووان دابین کردووە. هەنگاوی گرنگی پەروەردە بۆ هەمووان فەرمانی جەنابی سەرۆک وەزیران بوو لە ساڵی ڕابردوو ڕێزدار مەسرور بارزانی بۆەوەی کە دەبێت قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت پاش ئەوەی لەلایەن لیژنەی پسپۆڕەوە شیاندنیان بۆ کرێت کە تێکەڵ بە قوتابخانەکان بکرێنەوە، دەبێت لەگەڵ قوتابیانی ئاسایی دابنرێنەوە و ئەوانیش لە چوارچێوەی پەروەردە بۆ هەمووان بتوانن درێژە بە خوێندن بدەن. ئەو هەنگاوە گرنگانەی کە نراون لە پێناو ئەوە بووە کە پەرەنسیپێکی جیهانی
کە بڕوای تەواومان پێی هەبووە جێبەجێ بکەین. بە کورتی ئەوەی لەو ڤیدیۆیە بینیتان کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە دروست 4 ساڵ و 15 ڕۆژ پێش ئێستا لەلایەن ڕێزار مەسعود بارزانی پێشکەشی پەرلەمانی کوردستان کرا. ئەوەی کە پەیوەندی هەبوو بە سێکتەری پەروەردەوە تەنها بۆ بیرهێنانەوە 4 خاڵی سەرەکی بوون. ئێمە دوور لە سیاسەتی ستایشکردن و پیا هەڵدان، بەڵام دەبێت ڕاستیەکان فاکتەکان وەکو خۆیان بوترێنەوە، چونکە ئێمە بەرپرسیارەتیمان لەسەر شانە بەرامبەر بە خەڵک، بۆ ئەوەی خەڵک گومڕانە بێ کە ئایا چی کراوە لەم کابینەیە لە بواری پەروەردە و ئەجێندا و تێڕوانینی جەنابی سەرۆک وەزیران و کابینەکە چۆن بووە، دەبێت ڕاستیەکان بە خەڵک بوترێتەوە. 4 ساڵ و 15 ڕۆژ پێش ئێستا جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بەوەدا کە ئێمە لەم کابینەیە ژێرخانی دیجیتاڵی فراوانەکەین لە حکوومەتەکەمانە. ئێمە ئێستا خاوەنی گەورەترین ژێرخانی دیجیتاڵی و بە دیجیتالیکردنی گشت داتای قوتابخانە و مامۆسایە و فەرمانبەرەکانمانین بە هەموو وردەکاریەکانەوە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، کەوابێ ئێمە ڕازگۆ بوون لە بەجێهێنانی کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. خاڵی دووهەم دروستکردنی قوتابخانەی نوێ و ڕاکێشانی سەرمایەی بیانی و ناوخۆیی بۆ گەشەپێدانی کەرتی پەروەردە. ئەم خاڵش کە جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی پێداوە لە هەردوو بوارەکە جێبەجێ کراوە. ئەو داتایانەی کە لە ڤیدیۆکە پێشکەشکران 82 قوتابخانەی نوێ 1503 قوتابخانە نوێژەنگ کراوەتەوە و دایان قوتابخانە ئێستا کاریان تیاکرێ بۆ ئەوەی تا 6 مانگی ئایندە ئامادە بن و دروستکردنی 452 ژوور بۆ سیاسەتی فراوانکردنی قوتابخانەکان بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی ئەو بەڵێنانە بوون کە جەنابی سەرۆکی حکوومەت بە خەڵکی کوردستانیدا لە کارنامەکەیا بوو جێبەجێمان کردووە. ئێمە ناڵین کەم و کوڕیمان نییە، کەم و کوڕیشمان هەیە، بەڵام بە جۆرەی ئیمکاناتەکان کارنامە جێبەجێ کرا و درێغیمان نەکردووە. خاڵی هەرە گرنگەوە بوو کە پرۆگرامەکانی خوێندنی ئێمە لە ساڵی 2005 پێداچوونەوەیان پێ نەکراوە. وەک لە ئاماژەکەی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوە بوو کە یەکێک لە خاڵە سەرەکیەکان بریتی دەبێت لە پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن. پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردە تا ئێستا 40 کتێبی نوێ، کتێب گۆڕانکاریان تیاکراوە، دیزاین هەڵەکان چاکراونەتەوە و ئێستا تیمەکانی ئێمە کار لەسەر 40 کتێبی دیکە دەکەن لە ناو وەزارەتی پەروەردە کە بە جۆرەی سانداردەکان دەمانەیە پێداچوونەوەیان پێ بکەن. هەموو خاڵانەی باسم کرد مەبەستم بوو بڵێم کە کارنامەیەکمان هەبووە بۆ کارکردن و سەرۆک وەزیرانێکی خۆڕاگر و پاڵپشتیکارمان هەبووە کە پشتگیری وەزارەتی پەروەردەی کردووە. بەشێکی گەورە لەو دەستکەوتانە کە بەدی هاتوون لە تەنگەژەکانە پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت بووە بۆ کەرتی پەروەردە. کەرتی پەروەردە هێشتا پێداویستی زۆری ماوە. ئەم کۆڕبەندە ئامانج لێی ئەوەیە بیرۆڕاکان بەیەکەوە بگۆڕینەوە، سوود لە ئەزمون و شارەزاییەکان وەربگرین، پەروەردە بۆ هەمووان دابین بکەین، ئەوەی لێرە گفتوگۆیان لەگەڵک لەسەرەکرێ، ئەو بابەتانە دەبن کە لە ئایندە ئێمە کاریان لەسەرەکەین. هەنگاوەکانی ئایندەمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە فراوانکردنی مەودای خوێندنی پیشەیی بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەک بتوانین بەرهەم بێنین کە تاکەکانی کارەمەیەکیانە بێ بەکارکردن. و خاڵی دووهەم کە دەمانەوێت کاری لەسەر بکەینەویش ئەوەیە ئێمە بە دروستی خوێندنەوەمان کردووە بەوەی کە ئەو جیلەی کە پێوترێت جیلی زێت و جیلی ئەلفا، جیلی زێت لە دایکبوانی 95 تا 2010، جیلی ئەلفاش ئەو جیلەی لە ساڵی 2010 لە دایک بوون تا ساڵی 2025 لە دایک دەبن. ئەو جیلە لە هەرە پەرەسەندنەکانی پێشکەوتنی تەکنۆلۆژی و دنیای دیجیتاڵی ژمارەیدان، بۆیە پرۆگرامەکانی خوێندنی خۆمانیان بۆوە گونجێنین سەرباری بابەتە زانستیەکان، سەرباری ئەو بابەتانەی کە بنەمایەکی زانستیانەیە، بەڵام ئەو بابەتانەی کە مێژووی ئێمەن دەبێت بە شێوەیەکی دیجیتاڵیش بۆ ئەو نەوانە بیگونجێنین. بەڕێزان، من کۆتا ڕستەکانم دەمەوێت جگەل لە سوپاسکردن و جگەل لەوەی کە هیوای کاتێکی خۆش بە تایبەتی بۆ بەڕێزانە بخوازم کە لە دەرەوەی کوردستانەوە تەشریفیانەناوە، دەمەوێت بڵێم گۆڕانکاری زەحمەت نییە. نیش سەعات پێش ئێستا نوێترین چیرۆکمان بینی. جەنابی سەرۆک بارزانی کاتێک کە زانی ئەو دوو کچە قوتابیە کچی پیاوێکی پێشمەرگەی شەهیدن، ئامادە نەبوو کە بۆ خۆی شریتەکە ببڕێ، وتی دەبێ و منداڵانە بیبڕن لەبەرەوەی ئەوانە منداڵی شەهیدن.
ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کردووە و ئیرادەیان هەبوو بۆ بەخت بوون بۆ گیان فیدا بوون دەبێ ئێمە لە کەرتی پەروەردە ئیلهام لەو ئیرادە پێشمەرگانەیە وەرگرین بۆ ریفۆرمێکی قوڵتر و بیوێرانەتر بۆ ئەوەی کە بتوانین بە ئیرادەیەکی پێشمەرگەوە لە کەرتی پەروەردە چاکسازیکەین ئیرادەیەک بۆ گیان فیدایی بۆ ئەوەی کە پەروەردە بۆ هەمومان دابین بکە بۆ ئەوەی کە خەبات و قوربانیدانەکان کە ئێمە ئێستا لێرە دەتوانین کۆربەندکەین و بە ئازادیەوە بە هەموو دنیا بڵێن ئێمە شوێنێکمان هەیە کە کوردستانە پارێزراوە دەتوانین تایە دەردەشەی گفتوگۆی پرسە پەروەردەیەکان بکەین دەبێ ئێمە ئیلهام لەو ئیرادەیە وەربگرین بۆیە ئەوەی کە بەلامانەوە گرنگاوەیە کە ریفۆرم کارێکی قورس نییە بەڵام ئیرادەیەوێ و خەڵکێکێوێ کە بە تەواوەتی لەسەر ئەو ڕاستەڕێیە و کارانە بکە و دڵنیای هەموو لایەکشتانەکەمەوە ئەو دیدگا فراوانە لە لای جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەیە گرنگترین کار ئەوەیە کە دەبێت سیاسیەکان ڕوئایەکی ڕۆشنیان بۆ پەروەردە هەبێ هەرچی بکەین ئەگەر سیاسی دیدگایەکی ڕۆشنی بۆ پەروەردە نەبوو ناتوانین کارەکان بەجێبگەێنین بەڵام خاڵی خۆشبەختی ئێمە لەو کابینەیەشەوەیە کە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی لە پرسی پەروەردە تێگەشتووە لە گرفتەکان لە ئالێنگارەکان و چارەسەریەکان و لەو پێناوەشدا چەندین مبادرە و پاڵپشتی کردووە دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن بۆ هیوایی سوود لە هەموو تێبینی و بۆچوون و پرسەکان ببینین دەستان خۆش